کارەساتی هەڵەبجە تەنها کیمابارانکردنی شارێکیان ناوچەیەکی شارستانی نەبوو، بەڵکە کۆمەڵکوژێکی بەرنامە بۆ داڕژاوی قڕکردن و کاولکاری بوو. ناوەمێکی کۆلار یەکێک لە سەرپەرشتیارەکانی ناوەندی مۆزەخانەی هۆلۆکۆست لە ئەمریکا، جینۆسایدی یەزیدیەکان و هەڵەبجە و سەرجەم جینۆسایدەکانی دیکەی بەستەوە بەیەکەوە. لەو باوەڕەدام ئەوەی گرنگە باسکردنی ڕزگاربووەکان و قوربانیەکانە کە هەموو ئەمانە لە ڕووی تاوانەوە زۆر جێی بایەخ و ئاگادارکردنەوەیەکی بەهێزە بۆ لە ناوبردننی کۆمەلگاکانیان. لەبەرەوە گرنگ نییە تۆ جوولەکە بیت یا کورد یان ڕەواندایی یان ئەوڕۆکە ئێزیدی بیت، هەمومان لە بەسەرهاتێکی دیاردا هاوبەشین. بە پێی ڕاوبۆچوونی شارەزایەن ژەهراویکردنی مرۆڤ و کۆمەڵکوژی کردەگەلێکی هێند دڕندانە و وەحشیگەرانەیە کە تەنها مەبەستەی قڕکردنی مرۆڤەکان نییە، بەڵکە تێکشکاندن و خاپوورکردنی شارستانیەت و کۆمەڵگەیەک و ژیان و دەروون و ڕۆحی مرۆڤەکانە. یەریڤان سەعید وەک شایەت حاڵێکی کیمیابارانەکەی هەڵەبجە کە ئەو ساتەوەختە تەمەنی 8 ساڵان بووە، بەدڵێکی پڕ و چاوانی پڕگریانەوە باسی ساتەوەختی ئەو کارە ساتە گەورەی دەکرد بۆ ئامادەبووان. 16 بۆ هەموو هەڵەبجێ بۆ کورد بەعام شێوەیەکی گەشتی تایبەتە، بەڵام لە هەمان کاریشا ڕۆژێکی ینی زۆر سەختە، زۆر ناخۆشە کاتێکە بیرەکەیتەوە لەو ڕووداوە ناخۆشانەی کە 24 ساڵ لەمە پێش ڕوویاوە. ئەمە هەموو ساڵی خەڵکی هەڵەبجە لە ڕووی سایکۆلۆجیەوە بەناو ئەو مێنەتی و بەناو هەموو ئازار و ئەو هەموو کارەساتێکە بەسەریان نەهاتووە ینی ئەڕۆنەوە ساڵانە. سەرجەم کردەوە کۆمەڵکوژیەکان بە ئەندازەیەک هەوڵێکە بۆ سڕینەوەی شوناس و بەرپاکردنی کردەگەلی تۆقاندن تا دوایەمین ترۆپکی مەرگخوازی کە تەنها ناچێتە ناو مێژووە، بەڵکە لە ناو ڕۆح و دەرونی مرۆڤایەتیدا هەردەمێنێتەوە. گابرێل مایرۆن پارێزەری مافەکانی مرۆڤ و داکۆکی کار لە قوربانیانی تیرۆر و جینۆساید ڕای وایە کارەساتی هەڵەبجە کۆتایی نەهاتووە. Well, hopeful on the one hand and heartbroken on the other. لەلایەک من بە ئومێدم و لەلایەکی دیکەش دڵگرانم. من هەر بە 2 مانگ جارێک سەردانی هەڵەبجە دەکەم و دەبمە نوێنەری 3000 خانەوادە و 900 کەیس ئەوانەی کە بەهۆی چەکی کیمیاییەوە دەناڵێن و گیان لەدەست دەدەن. هێشتا کاریگەری چەکی کیمیایی بە تایبەت غازی خەردەل هەرماوە و ژینگە پیس دەکات، بۆیان دەرکەوت کە زۆر مەترسیدارە. پەلەوەڕیان بردە ناو ئەو ژێرزەمینە یەکسەر مرد بەهۆی گازی خەرزەلەوە. خەڵکانێکی زۆر هەن چارەسەری پزیشکیان بۆ دابین ناکرێت. ئەمە چیرۆکێکی دڵتەزیێنی هەڵەبجەیە. بەیان سامی نوێنەری حکومەتی یاریەم لە ئەمریکا هەوڵەکان بە هەند وەردەگرێت. بەڕاستی جێگای خۆشحاڵی بوو کە چەند مەسئولی باڵا لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەشدار بوون ئەمڕۆ، چەند بەرپرسی کۆنگرس لێرە بوون، نوێنەرانی think تانکەکانیش لێرە بوون، سەحوفی لێرە بوون، یعنی ئەو پەیامەی کە هەمان بوو گەیشتە شوێنی خۆی. ئەو کارەسات و کۆمەڵکوژیانی کە بەسەر کووردا هاتوون پێکرا زۆر گەورەترن لە هاودەنگی و هاوخەمی و بە جیهانیکردنی پرسەکاندا تا هەوڵی زیاتر بدرێت بۆ بەرپاکردنی هەڵمەتی شارستانی بۆ کۆمەڵکوژی دژی کورد و کەمایەتی ئاینونەتەوەیەکان وەک هۆلۆکۆست دەچێتە قۆناغێکی جددیترەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.